ڕۆژ باش کوردستان ڕۆژ باش بینەرانی خۆشەویست بە خۆشحاڵی و ئەم ڕۆژ دەبینەوە میوانی ماڵەکانتان لە هەرکوێکن هیوای سەرەتای ڕۆژێکی باشتان بۆ خوازیین بۆ ئەم ڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئەوی خۆشەویست ئامادە کردو قسە و گفتوگۆمان دەربارەی چاپکردنی پەرتووکێکی نوێ بێت بە ناوی هونەرمەندێک لە خەمی نیشتیمانە بۆ مەبەستەش دومانی بەڕێزمان لە ستۆدیۆ میوان کردووە ئەوانیش بەڕێزان ئاکۆ شاروشی بەڕێزیان نووسەرن ڕۆژ باش کاگاکۆ سپاس بۆ ئامادەبوونت کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە ئامادە بووی ڕۆژ باش سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم بەرنامە جوانە سپاس بۆ ئەم کەناڵە جوانە کە وەک هەمیشە هونەرمەندان و ئەدیبان و نووسەرانتان بەسەر کردوتەوە ڕووماڵی چالاکیەکانیان دەکەن بەبێ فەرق و جیاوازی زۆر سپاس هەروەها زۆر بەڕێز جاسمی ساسکا بەڕێزیان ئەمڕۆ وەک هونەرمەندێک لەگەڵ ئێمە ئامادە بن ڕۆژ باش کاک جاسم سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشە ڕۆژی ئێوەش باش سپاس بۆ تیڤی ستێرک و بەرنامەی ڕۆژ باش کوردستان و بۆ بەڕێزیشتان کە ئەم دەرفەتەتان بۆ ئێمە ڕەخسان سپاس دووبارە بەخێر بن کاگاکۆ حەزەکەم سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم و ئەمێ بپرسم زانم بیرۆکەی نووسینی کتێبێکی بەو شێوازە و پەرتووکێکی بەو شێوازە چۆن بوو حەزەکەم باسێکی بیرۆکەکەمان بۆ بکەی سەرەتا بەڵێ سەرەتا کە من لە دوور بە دوور ناوبانکی هونەرمەند جاسمی سازم بیست و ئاشنابووم بە شێعرە نیشتیمانیەکانی ئاوازە جوان و سرودە نیشتیمانیەکانی هەوڵمدا لە نزیکەوە بیناسم دواتر دوای ئەوەی کە تەعارفمان کرد لە نزیکەوە دوای ئاگادار بووم کە سەرقاڵی کلیپی عەفرین و شەڕڤانە من خۆم داوام لێ کرد کە بەشدار بم لە پشتی کامێرە هاوکارێکی معنەوی بم بە خۆشحاڵی و داواکەی قبول کردم تەنانەتی نەکە لە پشتی کامێرە لە بەردەمی کامێرەش وەکو کۆرز تۆ ئەکتەرێکی ئەم کلیپە ئەو کلیپە سرودە نیشتیمانی وتر کە بەشدار بووم سەرنجمدا تا خۆی هەستی پێکردی هەستەکەن تۆ زۆر سەرنجی من بدەیت وتم مەعجیبی کارەکانتم دەمێ بیرۆکەیەکم لاگەڵاڵە بووە دەمەوێت ئەم دواتر لە سوپرایز دەرچوو ئاشکرام کردم دەمەوێت لە چوارچێوەی کتێبێکدا لە چوارچێوەی پەرتووکێکی جواندا بە ناونیشانێکی جوان کە شایستەی ئەم کارە هونەریە جوانانە بێت کە تۆ هونەرمەندێکی بێلایەنی تۆ هونەرمەندی کوردستانی مەزنی هونەرمەندی هەر چاپارچی کوردستانی ئەم سرودە نیشتیمانیانە ئەم شعرە نیشتیمانیانە بە نۆتە و ئاوازی جوان کە تۆ دێی لەسەر ئەرکی خۆت بەبێوی کەس هاوکاری مادیت کە لەسەر ئەرکی خۆت بەردەوامی کۆڵ نادەی بە بوێریەکی و بە هەستێکی نیشتیمانیانە ئەم کارە هوناریانە ئەنجام دەدەی بێوەی چاودی لە هیچ مقابلێک بێ لە هیچ مقابلێکی مادی بێت تۆ زۆر شایستەی کە لە چوارچێوەی کتێبێکدا ناوت بچێتە ناو باخچەی مێژووەوە چونکە ئێمە وەکەمان دەزانین مێژوو باخچەی بە گوڵ ڕازاوی هەیە وە زبڵدانیشی هەیە ئەگەر هونەرمەندێک نیشتیمانی بێلایەن نەبێت ئەگەر هونەرمەندێک دوور نەبێت لە بیری تەسکی حیزبایەتی و تەڕەفگیری و بنەماڵە پەرستی و شەخص پەرستی ئەگەر دوور نەبێت لەو شتانە هەرگیز ناچێتە ناو باخچەی بە گوڵ ڕازاوی مێژووە بەڵکو لە ناو زبڵدانی مێژوودا بە بۆگەنی ئەمێنێتەوە واتە هونەرمەند کە گەندەڵی کرد هەرگیز ناوی ناچێتە ناو مێژووە بە پاچی نامێنێتەوە و هەروەها ئەم هونەرمەند جاسمی ساز ئەو بوێریەم تیا بەدی کرد کە ئەو بەتایبەت دوای ئەوەی کە لە شعری مەڵێن سرودی نیشتیمانی بۆ پێشمەرگەی ئازا چڕی یەکەم هونەرمەند بوو یەکەم هونەرمەندی کورد بوو کە شعری بۆ پێشمەرگەوت سرودی بۆ پێشمەرگەوت لە بەرەکانی جەنگ کلیپی بۆ کرد لە سنووری شاری کەرکک خۆی تووشی مەترسی کرد یەکەم هونەرمەند بوو دوای ئەوە کە سرودی بۆ گەریلا چڕی دەست بەجێ کەناڵە کوردیەکان کە قورنیش کراون بە دەستەڵاتی بیری تەسکی حیزبایەتی بە دوور لە هەر ئینتیمایەکی نیشتیمانی پەخشی سرودە نیشتیمانیەکانی هونەرمەند جاسمی سازیان ڕاگرت بۆ ڕایانگرت وەڵامەکە لای هەمومان هەیە کە وەڵامەکە لای هەمومان هەیە پێویست ناکە من
هەروەکوتم بیری تەسکی حیزبەتی دیارە ئەوان حساسیتان بە هونەرمەندی نیشتیمانی هەیە دیارە ئەوان حساسیتان بەوە هەیە هونەرمەندێکی نیشتیمانی وەکو هونەرمەند جاسمی ساز بێت بە وشە و پەیام و معریفەی جوان لە ڕێی سرودە نیشتیمانیەکانەوە ڕۆڵەکان تاکی کورت گۆش بکات پەروەردەیەکی نیشتیمانی بکات ئێحساسێکی نیشتیمانی جوان بروژێنێت و بچێنێت لە دڵ و دەرونیاندا دیارە ئەوان حساسیتیان بەوە هەیە دیارە ئەوان مجاملە و ترسیان هەیە مجاملەی وڵاتە مستەعمەرەکان دەکەن بۆیە ناچارن ئەمری واقعە کە کارە جوانەکانی هونەرمەند جاسمی ساز پەراوێز بکەن و ناچارن محارەبەی بکەن چکە ئەگەر وانەکەن خۆیان دەکەونە ژێر مەترسی لە ناوچوونەوە چکە هەر لە سەرەتای دروست بوونەوە لەسەر و بناغا مستعمەری دروست بوون. قسە گفتوگۆ زیاتر دەربارەی ئەو بابەتانەکەین ئەمێ ئێستا بچمە لای بەڕێز جاسمی ساز حەزەکەم ئەوە بپرسم کاک جاسم بزانم کاتێک ئەو کتێبی ئەو پەرتوکەی کە لەبەردەست بەڕێزدایە لە دوای چاپکردنی کە باس ناوی ئەوەن راوە هونەرمەندێک لە خەمی نیشتیماندا ئایا تۆ تا چەند ئەم ناوەت پێ باشە و لەگەڵ ئەوشا دەمێت بزانم ئەو کارانەی کە بۆ نیشتیمان دێکێ بە شێوەیەکی گشتی لە هەر چوار پارچەی کوردستان هەموو کار لەگەڵ خەم و ئازاری کوردان نابووی دەمێ بزانم تا چەند خەڵکی سوودی لەم کارانی تۆ بینیوەوە ڕێزی لێگیراوە بەڵێ ئەزانی چۆنە خۆی هونەرمەند پێش هەمووش ئەبێ بیری تەسکی حیزبایەتی هەستی نێتەوەتی نەسرێتەوە و هونەرمەندیش نابێ خۆی بخاتە ئەو واقعەوە کە حیزب و دەسەڵات وەک چۆن ئێستا لە باشووری کوردستان کۆمەڵگەیان بە عقارێکا بردووە بە مێگەلکردنی کۆمەڵگا زایدن ئەوە هونەرمەندان و ڕۆشنبیرانیشی تێکەوتووە بەداخەوە بەڵام هونەرمەند کاتێک هونەرمەندەکە بتوانێت لەگەڵ ئازاری گەلەکەی بێ لەگەڵ ئازاری نیشتیمانەکەی بێ جا بەنیسبەت من هەموو کاتێک فەرقی گەلیلایەک و پێشمەرگەیەک و شەرفانێک و پێشمەرگەیەکی ڕۆژهەڵاتم نەکردووە لەبەرەوەی کوردستان یەک کوردستانە و ئەمە دژمنانی گەلی کورد ئاوایان لێ کردوون جا بەڕای من هەمیشە ئەڵێم دەسەڵات لێرە لە باشوور هەرچی ئەکا بابی کات بەڵام مهم ئەوەیە نەتوانی تۆ بە ڕابوەستی کارەکانی منیش بۆ پێشمەرگە کارم کردووە بۆ گەلیلا سەربەرزەکانی قەندیل چەندین کارم کردووە بۆ شەربانانی ڕۆژئاوا کاری زۆرمان کردووە بۆ ئەفرین بۆ کوبانی بۆ کەرکووک بۆ باکووری کوردستان بەڕێز خاوەنی چەند بەرهەمیت من 25 سرودی نیشتیمانیم هەیە لەم 25 سرودا بڵاوکراون هەمویان بڵاوکراون وابزانم 6 حوتێکیان لە تیپیەکانی ستێرک و ڕووناهی و مید موزیک و ئەوانن بەڵام لەمانی باشوور لای هەواڵانی پەکەکەن زایدنەوەی کە سرودەکانی کەش زۆربەی زۆری لە تیڤەکانی باشووری کوردستان بوو بەڵام بەداخەوە بە دەردی کاگاکۆ ئاماژەی بۆ کرد کاتێکە سرودم بۆ گەلیلا سەربەرز و خۆڕاگرەکانی قەندیل کرد سرودی شەهیدم لە باشووری کوردستان ڕاگیرا سرودی پێشبەرگەی ئازام ڕاگیرا سرودی پێشبەرگەی نابەزین ڕاگیرا سرودی کەرکووکەکەم ڕاگیرا چوار سرودم لە باشووری کوردستان هەبوو لە تیڤەکان هەمویان ڕاگرت دەستیان خۆش بێ کارێکی باشیان کردووە گەران ڕان نەگرت تا ڕەنگە منی ژەوەندەی کە نەچووماتە ئەم مۆزوعەوە ئەوان کارێکی جوانیان کرد و منیش بەڕاستی ئەڵێم من لە هەر شوێنێکی نیشتیمانەکەم لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە هەر شوێنێک دوژمنی گەلی کورچوو بێ بەگشت هەر شوێنێکی وڵاتەکەمە من ڕانەوەستاوم لەبەرەوەی دەسەڵاتێک حەز ناکا من سرود بۆ باکووری کوردستان بڵم یان دەسەڵاتێک حەز ناکا من سرود بۆ ئەفرین و بۆ شەربانان بڵم من قەناعەتی خۆمە و زۆریش ئەو ناوە بەلامەوە ناوێکی زۆر جوان و ئومێدەوارم ئەو ناوە
شایستەی من بێ ئومێدەوارم منیش لەو ئاستاوم کە ئەو ناویان لەسەر کتێبەداناوە. بەڵێ دەستخۆشی لەیەکەین. باشە ئەو بەرهەمانی کە لەناو کتێبەکەیان بەشێکی ژیان نامی خۆتە تەنها کار و بەرهەمەکانی بەڕێستا. ژیان نامی خۆم مامۆستا ئاکۆ نووسیوێتەوە لە چەند پەڕەیەکا و چالاکیەکانیشمی هەموو نووسیوێت و زائیدەن شعر و ئاواز و هۆنراوەکانیش کە هەمویان لەناو کتێبەکە هەن حتا بەوێنەوە یعنی وێنەی ئەو شوێنانش تیا لە مەوقعی تەسویرە لە ئەو شوێنانی کە تەسویر وشتمان کردووە هەموو شعر و ئاواز و شتەکان لێرێ. ئێستا لێرە وابزانم 21 سرودیان لە کتێبەکایە. چوار سرودی ینی ماشەڵڵا ئەمەنە زۆر بوو هەچەند بیرمان نەکردەوە لاپتۆپەکەم هێنا سرودەکانم جا کرد بۆ نەمەزانی ئەوانی کە لە دوایی لەم دوو سێ ڕۆژە ئەوانی کەشم دەرینە خۆی 25 هەموو بەرهەمەکان ئێستا ئەمە 22 سرودی تایە 22 سرودی تایە لێرە 21 سرودی تایە و 4 سرودیشی کە نەچۆتە ئەمەوە بەس ئینشەڵڵا ماوەش کە ئەوانی کەش تەرتیبەکەین و چاپیەکەین. بەڵێ کەواتە خۆت ئەو ناوت بەڕاستی بەدڵە کە دەڵێت هونەرمەندێک لە خەمی نیشتیماندا. والله نیشتیمان ڕازی بێ بە من ئەوەنە لە خەمیا بم هەتاکو چونکە بەڕاستی نیشتیمان کێ هەیە منی هەموو ئەوی هەیە و تۆی هەیت و ینی ئەگەر ئێمە خەم لەم نیشتیمانە نەخۆین بەڕاستی بیرۆکەی نووسینی ئەو ناوە چۆن بوو؟ وڵاو کاک ئاکۆ ئێمە شتێکی کەی دانابوو دوایی ڕاکەی گۆڕی وتم تۆ خۆ چی دانێ ئەو دای نابوو نووسیبی ئەو سازەی بۆ چوار پارچە دەژەنرێ ئیتر ڕۆژی کە هاتۆتی ڕاکەم گۆڕیوەتم جەنارت هەموو شتێکی خۆ چی وەکی لێکێتە ئەوەی نووسی. کاگا کۆ من نیە مۆلای بەڕێزت ئەمێ بپرسم بزانم بێچکە لەم بەرهەمەی کابوو کاک جاسمت نووسیوە چەند بەرهەمی ترت هەیە و ئەو بەرهەمانە باز لە چیە کات؟ بەڵێ من ئەمە شەشەمین کتێبمە نووسیومە و کۆڕی ناسانی هیچ کتێبێکم نەکردو بەڵام کۆڕی ناسانیم کتێبم کرد لەبەروێن کتێبە جیاوازی هەبوو بە حکمیەوەی کە کتێبەکە هونەریە و هونەری نیشتیمانە. هەروەها جگەل لە کتێب لە بواری جۆراجۆر نووسیوە دوو کتێبم لە بواری سەربازیدا نووسیوە کتێبێکم لە بواری قانون دەولی عام نووسیوە کتێبێکم شعر نووسیوە بە ناوی هەنگاوە سەختەکان کە ئەوەم بیرکەوتەوە مانگی ڕابردوو کۆڕی شعری نیشتیمانیم بەس لەگەڵ هاوڕێکی شارمدا کە بیرۆکەکەی خۆم بوو کۆڕی شعری نیشتیمانی داوای قاعەمان دەکرد سەرپەرشتیارانی قاعەکان نیان دەوێرا ئیجازەی قاعەمان بدەنێ بۆ 1 سەعات کۆڕی شعری نیشتیمانی تێدا سازکەین دەترسانەوەی کە نامبڕاو بکرێن بەتە دیارەوانیش چاوترسێن کرا و تەنبیهکراونەوەە دوجار بە خۆشحاڵیە و جێگەی سوپاس و پێزانینە سنتەری ڕۆشنبیری سەرا ئیجازەیاندا کە ئەم کۆڕە شعری نیشتیمانیە ببەستین و بەسترا بە سەرکەوتووی و ئاپۆڕێک و ئامادەبوویەکی باشی هەبوو و دەنگدانەیەکی باشی لێکەوتەوە دوای ئەوە بە دوای ئەوە کۆڕێکی شعری با بە عەشق و ئەوینەوە ژیان بکەین و مانگی 3 سیمینارم کرد لەسەر کتێبێکم بە ناوی ڕوخسارناسی کە بەرگی یەکەمی بڵاو کرایەوە کەوتە بەردی دەی خوێنەران 3 سیمینارم لەسەر ڕوخسارناسی کرد لەسەر ئەرکی خۆم 150 کتێبم بە هەدیە بە دیاری بەخشیە ئامادەبوان و خوێنەران. دوای ئەوە لەم 2-3 ڕۆژە ڕابردوودا سەرقاڵی کلیپکردنی قەسیدە شێعرەکەم بە ناوی ژن ژیانەمەی کوژن 4 خانمە ئەکتەر و 4-5 ئەکتەری کوڕ ئازاد پێنجوێنی سیناریۆی بۆ نووسیم و خۆشی بۆم ئیخراج دەکا یاسین عومەر کاری وێنەگرتنی دەکا لەگەڵ مادی شارباژێری ئەمەش پرۆژە تازەکەمە. هەروەها لەم هەفتەیەدا من ئەندامی پرۆژەی ژن ژیانەمەی کوژن ئەندامم پێشنیارم کردووە کە لەم هەفتەیەدا سیمینارێک ساز بکەم لەگەڵ خاتوشنە هەردووکمان سیمینارێک بکەین لەسەر وشیارکردنەوەی خەڵک لەسەر ئەم پرۆژەی ژن ژیانەمەی کوژن چۆن ئێمە لەم بەرگە کۆنەپەرستیە نەری چەقبەستووە دەرچین و چۆن خەڵک وشیار بکەینەوە کە ئیتر بە ناوی شەرەف و ناموسەوە خەڵک
ئافرەت نەبکوژین ڕۆحی هیچ کەسی ئازار نین تو نوتیشی نەکەین لە قەسیدە شعرەکەی ئەگەر کۆپلەیەکم لەبیر ما بێت ئەی ئەو نێرانەی کەلەی سەرتان پڕە لە نەریت و هەڵەی کەلتورتان گیانی ژن و خۆتان بکەنەتانە و پۆتان منەت باری ناوێ ئەرکە لە سەرتان ئەمە چوارینەیە کە لە قەسیدەکە 5 خولەک ئەخیانێ و ئیشاڵا لەم هەفتەیەدا کاری وێنەگرتن تاو دەبێت و پرۆژەی داهاتوم وم پێویستە ئەوەمان بیر نەچێت کە کتێبەکە جێگەی سوپاس و دەستخۆشی پێزانینم هەیە بۆ ئازاد پێنجوێنی کە پێشەکی بۆ ئەم کتێبە نووسیوە هونەرمەندێک لە خەمی نیشتیماندا پێشێکێکی جوانی بۆ نووسیوە خۆشم بە خاتیمەیەکم بۆ نووسیوە و باسی ژیانی تایبەتی باسی سرودەکان باسی کلیپەکان بە وێنەی ملەوەن باسی تەنانەت نۆتەی مۆسیقی ئاوازەکانیش تێدایە بۆ ئەوەی ئەم ئاوازە جیهانین لە هەر سوچێکی ئەم دنیا دەتوانن ئەم نۆتانە حەزف بکەن.